بە نەخۆشی بەرزەپەستانی خوێن دەگوترێ بووکوژی بێدەنگ. بەڵام مادەی هۆشبەر بێدەنگتر کار لەسەر کوشتنی مرۆڤەکان دەکات. بەکارهێنان و ئاڵوودەبوانی مادە هۆشبەرەکان ئامادەن بکوژن و بدزن و جیابنەوە لە هاوسەرەکانیان و ماڵ و سامانیان بە تاڵان بفرۆشن بۆ بەدەستهێنانی ئەم مادەیە. بەدەستخستنی ئەم مادەیە لە هەندێک وڵاتی نزیک کوردستان هێندە ئاسان بووە کە هەر کەسێک بیەوێ لە چەند خولەکێکدا دەتوانێت دەستی بکەوێت. لێرەدا پێویستە پرسیارێک بکرێت: بۆچی ئەم مادەیە ترسناکە؟ هەموو ئەو مادەخاو و ئامادەکراوانەی کە تایبەتمەندی وریاکەرەوە و ئازارشکێنیان تێدایە و لە دەرەوەی بواری پزیشکی و پیشەسازی سوودبەخش بەکار بهێنرێت و حاڵەتی ئاڵوودەبوون دروست بکات و لە ڕووی جەستەیی و دەرونیەوە زیان بە تاک و کۆمەڵگە بگەیەنێت، بە مادەی هۆشبەر هەژمار دەکرێت. مادە هۆشبەرەکان سێ جۆرن: وریاکەرەوەکان، پێورکەرەوەکان و ڕێنەپێکەرەکان. کاریگەری مادەی هۆشبەر لەسەر تەندروستی مرۆڤ دەگۆڕێ بە پێی جۆری مادەکە و شێوازی بەکارهێنان و جۆری ئەو مادانەی دیکە کە لەگەڵ مادە بێهۆشکەرەکە بەکاردێت. بەڵام بە شێوەیەکی گشتی نیشانەکانی مادە هۆشبەرەکان بەم جۆرن: بەرزبوونەوەی ڕێژەی لێدانی دڵ و پەستانی خوێن، نەمانی ئارەزووی خواردن و شێوازی خەوی پچڕ، لاوازبوونی سیستەمی بەرگری کە بەکارهێنەران زیاتر ڕوبەڕووی کێشەکانی دڵ و بۆریەکانی خوێن و سیستەمی هەناسەدان و گورچیلە بکاتەوە. هەروەها کار لەسەر دەمارەخانەکانی ناوەندە کۆئەندامی دەمار دەکات کە دەبێتە هۆی دەرکەوتنی نیشانەکانی وەک خەواڵووی و بێهۆشبوون و سڕبوون و بورانەوە و تەنانەت مردن. هەروەها دەبێتە هۆی وڕێنەکردن و شڵەژان و ئاستەنگی بینین و دڵەڕاوکیە و سەرگێش خواردن، نەخۆشیەکانی پووک و ددان و پێست. بێجگەلەوەی کاریگەری لەسەر لایەنی دەرونی دەبێتە هۆکارێک بۆ خۆکوشتنی بەکارهێنەرانی ئەگەر چارەسەر نەکرێت. بەکارهێنەرانی ئەم مادەیە دەکرێت تووشی جەڵدەی مێشک و نەخۆشیەکانی دڵ، هاوکردنی ڤایرۆسی جگەر و ئایدز ببنەوە. مادە هۆشبەرەکان بە شێوەیەکی گشتی چەندین جۆری هەیە، وەک کۆکاین و هێرۆین و تریاک و کریستاڵ و حەشیش و چەندین جۆری تر. تریاک کە باوترین جۆرە لە نێوان بەکارهێنەرانیدا. وشەی ئەفیۆن وشەیەکی لاتینیە کە بە مانای باوکی خەو دێت و لە زمانی فارسیدا پێی دەوترێت تریاک و لە نێو عەرەبیشدا پێی دەوترێت تریاق. تریاک بە پێکێنەری سەرەکی زۆرێک لە مادە هۆشبەرەکاندا دەنرێت، وەک مۆریفین و هێرۆین و کۆداین. لە نەخۆشخانەکاندا لە کاتی نەشتەرگەریدا وەک بێهۆشکار بەکاردێت و پاش نەشتەرگەریەکان وەک ئازارشکێن بەکاردێت. تریاک لە ڕووەکی خشاشی خەولێخەر دەردەهێنرێت و بە شێوەی داریان هەویر ئامادە دەکرێت و یەکەم هەناردەکەری تریاک لە ئێستادا لە جیهاندا ئەفغانستانە. بەپێی ئامارەکان لە ئێستادا ساڵ لە دوای ساڵ ڕێژەی بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان ڕوو لە زیادبوونە. بەپێی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ساڵی 2017دا تەنها بەهۆی بەکارهێنانی مادەی تریاکەوە زیاتر لە 115,000 کەس گیانیان لەدەستداوە. هەروەها زیاتر لە 35 ملیۆن کەس دەناڵێنن بەدەست ئەو نەخۆشیانەی بەهۆی بەکارهێنانی مادە هۆشبەرەکانەوە تووشیان بووە. بە گوێرەی زانیاریەکانی ناوەندی نەتەوەیی تەندروستی CDC لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زیاتر لە 93,000 کەس لە ساڵی 2020 بەهۆی بەکارهێنانی مادە هۆشبەرەکانەوە گیانیان لەدەستداوە. لە کۆتاییدا پێویستە ئەوە بوترێت: ئەگەر لە ئێستادا نەتوانین ڕێگری لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بکەین، ئەوە دەبێت چاوەڕێی داهاتوێکی ترسناک بکەین.